ئەومان کرد کە دەرکردن بە ویستی چاکە دەرکردنێکی ئەستەکی نییە، دەرکردنێکی عەقلیە. بە باسی ئەوشمان کرد ئەو پرۆسەیە کە فکرەیەکی عەقلی ئەوەی کە وتمان پێشتر بە ئەومان ناوناکەش فکرەیەکە لەناو عالەمی کولیاتایە و عالەمی ئەوەی لەناو گیانی کولیاتایە بە هەستەکان هەستی پێ ناکرێت، دەرکی پێ ناکرێت. وەلای کانتەمە ناو دەندێ ئەپیرۆری یانی ئەوەی بەر تەجریبی ئەوەی کە بە ئەزمون تۆ ناتوانانی پێ بگەی بە ئەزمون هەستێکی حتمما ئەومان ڕۆشن کردەوە. ئەو وتمان ویستی ئێستا ئەم جارە بەرپرسیارەتی دێنێتە ناو بابەتەکەەوە بۆ ئەوەی چیمان بۆ بکە بۆ ئەوەی فکرەی ویستی چاکەمان وەک فکرەیەکی عەقلی بۆ ڕۆشن بکاتەوە. جا بۆ ئەمەش ئەو دەچی دەکا نمونەیەک دێنێتەوە. من نمونەکە دەخوێنمەوە و اینجا دەست دەکەین بە لە ڕێگەی نمونەکەەوە دەست دەکەین بە شیکردنەوەی بابەتەکە. یا باشتر وایە من شتێکەیە بۆتان ڕوون کەمەوە دواتر نمونەکەتان بۆ باسکەم، نمونەکە بخوێنینەوەش لێکی بینەوە. جا من پێم باشترە سەرەتا ئەساسێکتان بدەمێ بۆ ئەوەی ینی ئەساسێکەیە بیزانن بۆ ئەوەی دواتر بتوانین نمونەکەی پێشیکەینەوە. لەسەر چه ئەساسێکە نمونەیە شی دەکرێتەوە کە کردەیەکە کان دەێنێتەوە بۆ من لە ڕێگەی ئەم نمونەیەوەش ئەوە جیا بکەینەوە چی لە بەرپرسیارەتیەوە کراوە، چی لە بەرپرسیارەتەوە دەکرێتەوە چی ناکرێ. یعنی ئیمکانی هەیە چ شتێک وا لە ئێمە بکا وا تەسەورکەین لە بەرپرسیارەتیەوە کراوە کە چی لە بەرپرسیارەتیەوە نەکراوە. یعنی ئەو شتەی کە ناکەوێتە ناو ئەو کردەیە و هەرسوکەوتەی کە ناکەوێتە ناو بەرپرسیارەتیەوە ئێمە چۆن جایکەینەوە لەو کردەی کە لە بەرپرسیارەتیەوە دێ. جاو نمونەکە دوو نمونە دێنێتەوە. من دواتر دوای باسکردنی ئەوەی کە وتم ئەساسێکە نمونەکانتان بۆ باز دەکەم و بە ڕۆشنتر دێەوە دەتوانن نمونەکان لێک بنەوە. من شتێکەیە لەوە دەست پێ دەکەم. لە هەر شتێکی زۆر ئاساییە ئەوەی کە ئێمە هەستەکانمان بەردەوام ینی هەستەکانمان دەمان خەڵەتێنن بەچی بەوەی کە دەکرێت شتێک بە هەستەکانمان هەستی پێ بکەین بەڵام ئەوەی لە پشت ئەو شتەوەیە کە جەوهەری ئەو شتەیە لە پشت ئەو شتە نەبێت. بۆ نمونە ئێمە دەکرێت معدەنێکمان پیشان بدەن بەڵام معدەنەکە بە زێر شتێکی زەرد ڕوتوش کرابێ ئێمە وا دەبینین کە ئەمە زێڕە لە کاتێکە ئەمە لە خۆیە زێر نییە. جا بۆ ئەوەی ئەمە ڕۆشن کەینەوە چی لە خۆیە ئەوەیە و چی بۆ ئێمە وانیشان دەدا ئەوەیە، یعنی چی خۆی ئەوەیە و چی خۆی وانیشان دەدا ئەوەیە. ینی دەبێ ئەم جیاوازیە بە وردی بکەین و ئەمە ئەو ئەساسەیە کە ئێمە دەتوانین ئەو نمونەی پێشیکەینەوە کە کان دواتر دێنێتەوە لەسەر کەسێکی فرۆشیار ئایا و کردەی دەیکا کردەکە لە بەرپرسیارەتیەوە یانە. تاوان کە لە بەرپرسیارەتیەوە بوو ینی چی ینی وستی چاکە لە پشتی ئەم کردەیەوە هەیە. بۆچی چونکە وتی ویستی چاکە لە پەرەگرافەکەی کە لەوانەکەی پێشوو باسمان کرد ویستی چاکە لە ناو چیدایە لە ناو بەرپرسیارەتیدایە. یعنی ئەگەر کردەیەک لە بەرپرسیارەتیەوە هات بووە ئارا ئەوە ویستی چاکە بڕیاری بەو کردنی ئەو کردەیە داوە. ئەگەر ئێمە بیرکەینەوە لە ژیانی ئێستامان دەبینین ئەوەی کە خەڵک ئێتیمامی پێدەدا ئەوەیە کە چاک ببیندێت نەک خۆی چاک بێت. ئەوەیە کە لە دەرەوە وا ببیندێت کە هەیە نەک لە خۆیە هەبێت. ئەوەیە کە وا ببیندێ زانایە نەک لە خۆیە زانابێت. ئەوەیە وا ببیندێ سەرکردەیە نەک لە خۆیە سەرکردە بێ. ئەوەیە کە وا ببیندێ فلان ئەندازیارە نەک لە خۆیە ئەندازیار بێ. ئێستا کاتێ ئێمە سەیری دەوروبەرەکەمان دەکەین پڕە لە چی؟ پڕە لەوانەی
کە وا نیشان دەدەن ئەوەن بەڵام لە خۆیانە ئەوە نین. سەیری ئەندازیارەکانمان دەکەین لە خۆیانە ئەندازیار نین بەڵام وا دەردەکەون ئەندازیارن بۆ ئێمە. تەبەن ئێمە کەین؟ ئێمە ئەوەین کە ناتوانین ئەندازیار لە نائەندازیار جاکەینەوە. ئێمەی جمهور، ئێمەی جەماوەر، ئێمە ئیشمان بە ئەندازیارە کە ئیشەکەیە بۆمان بکات. ئیشمان بەوە نییە بزانین ئەرێ ئەمە ئەندازیارە یا ئەندازیار نییە. لەبەرەوەی دایمە خەیاڵمان لای ئەوەیە ئەو مەسلحەتەی خۆمان لەبەرەوە قەت بیر لەو منتقەیە ناکەینەوە ئەرێ ئەمە ئەندازیارە یا بۆ لە ئێمە وا دیارە بۆ ئێمە خۆی وا نیشان دەدا ئەندازیارە، خۆی وەک ئەندازیار دەنوێنێ. بە معنایەکی تر کاتێک لە ناو مەسرحێکە کەسێک تەمسیلی پاشایەک دەکات ئەوە پاشاکە دەنوێنێ نەک چییە؟ نەک خۆی پاشایە. کاتێک کە جەماوەر دیموکراسیەت خۆی چی دروست دەکات؟ دیموکراسیەت ئەمەیە کاتێک کە خەڵکێک نەزانێ قودرەتی ناسینی ئەوەی نەبێ کە ئەوەیە یا ئەوە نییە، ئەوە ناشتوانێ ئەوە دیاریکە کە لە خۆیە ئەوەیە لەگەڵ ئەوەی کە لە خۆیە ئەوە نییە، یعنی ئەوەی کە لە خۆیان سەرکردەیە و یا لە خۆیان سەرکردە نییە. لەبەرەوە لێرە خەڵک بە پێی چی بڕیار دەدا؟ ئەو خەڵک ئەو کەسە دەکاتە سەرکردە، نەک ئەو کەسە لە خۆیان سەرکردەیە. بە پێی چی بڕیار دەدا؟ بە پێی ئەوەی کە بەرژەوەندیەکانی دەیخوازن. کاتێک ئێمە لە بەرژەوەندیەکانمانەوە شتێکمان ناسی ئەو کاتە ئەو شتە ناناسین، ئێمە ئەو شتەی کە وا نیشان دەدا بۆ ئێمە وایە دەیناسین، نەک شتەکە خۆی لە خۆیدا بناسین. ئەمە ئەو کێشەیە گەیە، ئەو کێشەیەکی زۆر زۆر بەسیتە لەوانەیە ئەومان دەرکی پێ بکەین. ئەوە لە پێشتریش باسم کرد لە مەبدەی هەویە، وتمان ئەم کەسە کەسێکەیە لە خۆیە زانایە، ئەمە کە لە خۆیان زانابوو ئەگەر خەڵکێکی زۆریش بە زانای نەبینن هەرچیە هەر زانایە. بەڵام کەسێک گەیە لە خەڵک بووەتە زانا، کاتێک ئەم خەڵکە بە زانایی دەبینن بەمام کەسە زانایە، ئەمە وا بۆ ئەو خەڵکە دەرکەوتووە زانایە. یعنی چی؟ یعنی تەمسیلی زانا دەکا نەک زانایە. لە بینی ئەوەی کە تەمسیلی ئەوە دەکا ئەوە دەنوێنێ لەگەڵ ئەوەی کە ئەوە خۆیەتی، فەرزەن ئەنگوستیلەیەک لەویا دانراوە وا دەنوێنێ زێڕە، بەڵام کە دەیخێنە ناو تێزابەکەوە سێر دەکەین ئەمە معدەنێکی ترە زێر نییە، ئەمە وا دەنوێنێ کە زێڕە، بەڵام چییە؟ لە خۆیە زێر نییە. چی لە خۆیە ئەوەیە، چی لە خۆیە ئەوە نییە. لێرەش بەنسبەت کردەی ئاکاریەوە چ کردەیەک لە خۆیە ئاکاریە و چی وا دەنوێنێ ئاکاریە. ئەوە دەبێت ئەمە دەمانباتە سەر چی؟ دەمانباتە سەر ئەوەی چی کردەیەک وا لێ دەکا ئاکاری بێ، ئەوەی لە پشت کردەکەوە هەیە، ئەوەی ئەم کردەیە لەسەری دادەمەزرێ و وای لێ دەکا کردەیەکی ئاکاری بێ، لەگەڵ ئەوەی چی ئەو شتەی لە پشتەوە نییە کە ئەم کردەیە دەکاتە کردەیەکی ئاکاری. تەبەن کردەی ئاکاری لە شکڵەکەیان نییە. ئەو کردەیە کە کردەیەکی ئاکاریە شتێک لە پشتیەوە هەیە نادیارە، وای دەکا کە ئەم کردەیە کردەیەکی ئاکاری بێت. ئەمەی کە نادیارە بەنسبەت چیەوە نادیارە؟ بەنسبەت دەستەکانی ئێمەوە نادیارە، بەنسبەت دەستەکانی ئێمەوە نادیارە. لەبەر ئەم نادیارە و نەگەڕانی ئێمە بە شوێن ئەم نادیارە، ئێمە کردەیەک کە ئەمەی لە پشتەوە نییە لێمان دەبێت بە کردەیەک کە ئەوەی لە پشتەوەیە. و جاری واشەیە بە پێچەوانەوە کردەیەک ئەمەی لە پشتەوەیە لە فۆرمەکەەوە سەیری دەکەین دەبێتە کردەیەکی نائاکاری لە لامان، لە کاتێکە کردەیەکی ئاکاریە کەچی کردەیەکی تر کە ئەمەی لە پشتەوە نییە بەڵام فۆرمەکەی ئاوایە کە ئێمە بەدڵمانە دەبێتە کردەیەکی ئاکاری.
لەبەرەوەی ئەوەی دەتوانێت کردەیەکی ئاکاری لە کردەیەکی نائاکاری جاکاتەوە تەنها ئەو کەسانن کە لەژێر حکمی ویستی چاکان، ینی لە خۆیانە کردەی ئاکاری وەدی دێت. ئەوانەی کە لە خۆیانە کردەی ئاکاری وەدی دێت دەتوانن دەرک بە کردەیەک بکەن کە ئاکاریە یانە. لە ڕێگەی چیەوەی ئەمەش لە ڕێگەی هەستەکان و فۆرمەکانی فۆرمی کردەکەەوە نییە، لە شوێنێکی ترەوە دەرک بەمە دەکرێت کە ڕەبتی بە منتیقەیەک عەقڵیەکەوە هەیە، ڕەبتی بە منتیقە هەستێکێکەوە نییە. جا ئەوەی لێرە گرنگە جاکردنەوەی وەکوتم بەل لە هەموو شتێک ئەم دوو شتەیە، چی خۆی وا دەنوێنێ وایە و چی خۆی وایە. ئەمەمان جا کردەوە چی خۆی وایە و چی خۆی وا دەنوێنێ وایە، ئەو کاتە شتەکانمان بۆ ڕوون دەبێتەوە. فەرەزەن کەسێک دەچێت ئیشی چاک دەکا بۆەوەی خەڵک بە چاکی بزانن، ئەمە چی دەکا؟ ئەمە خۆی شتەکانی چاکن یا وەکو چاک دەنوێنن؟ چاک دەنوێنن با ئەگەر چی فەرەزەن لە قازانجی خەڵکانێکا بن کە فەقیر و هەژارون یا فڵانن یا فیسار، بەس ئەم کردەیە لە خۆیان چی نییە؟ چاک نییە. بۆچی؟ چونکە بۆ ئەوە نەکراوە کە لەبەر ئەوە نییە کە چاکە کردارەکە کراوە، لەبەر ئەوە کراوە کە چاک ببیندێت. ئێستا زۆربەی ئەو شتانەی لە ژیانی ڕۆژانەی ئێمە هەیە بۆ ئەوە دەکەین کە وا ببیندێک نەک خۆمان واین. لەبەرەوە دایما ئێمە چین لە ناوە دایما کەسێکی هێنین وەکو بڵێ لاوازین، دایما هەست بە ترس دەکەین بەرامبەر چی؟ بەرامبەر شکاندنی ئەوەی کە نیشانمان داوە. بۆچی؟ چونکە ئەوەی نیشانمان داوە لەبەرەوەی ئەساسەکەی لەگەڵانیە و نیشانی ینی دەوروبەرەکەمان وا لێ کردووە کە بە چاک بمان بینێ، دایمە ترسمان هەیە لەوەی کە چی بێت؟ ئەمە بکەوێت. بەڵام کاتێک کە کەسێک لە ناو خۆیان چاکەیەک دەکا و جەوهەری ئەم چاکەیە دێتە دیلێ لێی دێتە ئاراوە لە خۆیان چاکە و لەم چاکیەوە چاکەکەی کردووە بەرەماتووە، ئەمە و کاتە باکی بەوە نییە کە ئەمە ئاشکرا ببێ یا ئاشکرا نەبێ، باکی بەمە نییە. بۆچی؟ بە پێچەوانەوە ئەمە تاوەکو بخرێتە ناو بوارەوە چی لێ دێ؟ زیاتر دەردەکەوێت کردەکە چییە؟ کردەیەکی ئاکاری و چاکە. هەتا زیاتر وەکو چۆن زێڕەکە ئێمە لەگەڵ مادەنەکەی تر کە زێر نییە لە خۆیان زێر نییە بەڵام زێر نیشان دەدا، ئێمە خستمانە ناو بواری تاقیکردنەوەکەوە ناو تێزابەکەوە، زێڕەکە زیاتر لەوەی کە دیارە دەدرەوشێتەوە زێڕێتیەکەی دەدرەوشێنێتەوە، بەڵام ئەوی تر چی دەکا؟ ئەو زێڕێتیە نیشانی داوە تێزابەکە لای دەبات. ئەمە سەوا بزانم وازحە ئەوەی کە لە خۆیان هەیە ئەوەش کە بۆ ئێمە هەیە، ئەوەش کە بۆ دەوروبەرەکە هەیە. جا لێرەوەیە ئێستا هەموو ینی خەڵک بیل لەوە ناکاتەوە چاک بێ، بیل لەوە دەکاتەوە چاک ببینرێت. لەبەرەوە هەموو ئیش و کارەکانی بۆ چییە؟ بۆ ئەوەیە چاک ببیندێت. بۆچی؟ چونکە ئیشی بەم چاک بینینەیە، ئیشی دەڕوا ئەگەر خەڵک چاک بیبینێ و ئەمە ڕەبتی بەچیەوە هەیە؟ مەسلحەتەکانیەوە هەیە. لەبەرەوە لێرە ئەم چاکەی کە کردووە لە چاکبوونەوە نەیکردووە، لە چیەوە کردوێتی؟ لە سوودمەندیەوە کردوێتی. بەڵام کاتێک کە کەسێک لە خۆیە چاکەیەکی لێ دێتە دەر، ینی دەکەوێتە ناو چاکبوونەوە کردەیەکی چاکە لێی دەردەکەوێت، بیر لەوە ناکاتەوە کە لە دەرەوە چۆن ئەمە ببیندێت. بۆچی؟ چونکە ئەمە شتێکی نەکردووە بۆ فلان، چاکەیەکی نەکردووە لەگەڵ فلانە، کە دەڵی چاکەم لەگەڵ فلانە کرد، چاکە لێرە چییە؟ زۆرەکە لە ئاڵوگۆڕ لە ڕاستیا، بەڵام فۆرمێکی محتەرەمانەی پێدراوە. یعنی ئەمە شتێکی پیشەیە کراوە بە شتێکی ئەخلاقی. لە ئاکارە شتکردن نییە بۆ یەکتر، من چاکە دەکەم بۆ تۆ بیکە بۆ من و تۆ نازانم قەرز و قۆڵایە، ئەمەی کە
قەرز و قەرزانەوەیە لە مەوزوعی بوونا ئەسڵەن تۆ بەرپرسیاری لەوەی کە ببیت تۆ قەرزاری بوونتی نەک خەڵ قەرزار دەکەی بەکردنەکە تۆ بەم کردەیە کە دێتە دەر لە تۆ قەرزەکە داوەتەوە قەرزی بوون یعنی چی؟ یعنی تۆ لە کاتێک کردەیەک لە تۆ چاکەیەک دەردەکەوێ ئەمە بەرهەمی ئەمە دانەوەی قەرزە بەڵام قەرزی کێ؟ قەرزی کەس نا قەرزی بوون و لەبەرەوە هەر یەکە لە ئێمە قەرزاری چین؟ قەرزاری بوونمانین دەبێ ئەم قەرزانە بدەینەوە بە بوون لە ڕێگەی چیەوە؟ لە ڕێگەی ئەوە ڕێگەی بدەین دامی بکەین بۆ ئەوەی بێتە دەرێ و خۆی ئاشکراکە بەڵام ئەمە کاتێک کە من دەبێتە کردن لە بوونەوە تەحول دەکا بۆ کردن ئەو کاتە من بۆ تۆی دەکەم یعنی چی؟ یعنی ئەم کردەیەم بەرامبەرەکان قەرزار دەکا کە من کردەیەکم کرد بەرامبەرەکە شعوری بەوە کرد قەرزارە یعنی ئەو کردەیە چییە؟ ئەو کردەیە قەرزدانەوەی بوون نییە یعنی ئەم کردەیە لەناو ئەوەی کە تۆ لە بوونای بوونت دێتە دی لەوەوە نهاتووە لە چاکبوون نەکەوتووەتەوە ئەم کردەیە کاتێک کە تۆ بەما فعلەن ئەو شعورەت دروست کرد لە دەوروبەرەکەت یعنی مەوزوع ئەو کاتە وێنەی خۆت مەوزوع لەلات کە لەناو دەوروبەرەکە بینایکەی ئەو کاتە تۆ ڕسمی خۆت لەناو ئەوانەی ترا بینا دەکەیت و ئەو خەریکی دروستکردنی ئەوی نەک خەریکی ئەوەی ببیت کە ئەو کاتێک کە تۆ دەبیت تۆ قەرزی بوون دەدەیتەوە تۆوێ کە دەڕوێت لەناو عەرزەکە ئەو هەمومان و بوون و هیلاکیە دەکا چی دەکا؟ قەرزی بوونی دەداتەوە بە چه معنایە؟ بەو معنایی ئیش دەکا بۆ ئەوەی لە ناویە هەیە بێتە دەرەوە خۆی ئاشکراکە پێی دەدات خۆراکی پێ دەدات لە بەرامبەر ئەو قەرزەی کە لایەتی جا لێرە تۆ کاتێک ئەم کردەیە دەکەی لێ دێتە دەرێ لێ دێتە دی وەدی دێت نەک دەیکەی بۆ یەک چونکە وتت دەیکەی یانیشی کردن تێپەڕە ینی بۆ شتێکی دەکەیت ئەم کردەیە دەبێت نەک دەکرێت کە ئەمە هاتە بوون و دەرکەوت ئەمە لە خۆیە کردەیەکی چاکە لە خۆیە چاکە وە کەسیش ناتوانێت چی بکە؟ خراپی بکە دەتوانێت وای لێ بکە خراپ ببیندێ بەڵام ناتوانێت چی بکە؟ لە ناو خۆیە خراپی کە بەڵام ئەوەی کە تۆ واد نیشان داوە بۆ ئەوەت کردووە کە چاک ببیندێ یعنی وێنەی خۆت دروستکەی لە ناو خەیاڵی ئەوانی ترام وەهمە دروستکەی ئەوە بە ئاسانی دەکرێ ئەم کردەیە لەبەرەوەی نواندنە دەکرێ خراپ بکرێ بۆچی چونکە لە خۆیە چاک نییە لە خۆیە بوونی نییە وەهمیە ئەوە خەڵەتانێکی تایە بەس ئەوی تر لە خۆیە چاکە تۆ چەند بیخەیتە ناو چەند بتێوێ خراپیکەی ئەو هەر خۆی ئاشکرا دەکا هەر ئەمەیە ینی من لە هەندێک شتا لە تاریخا بە تایبەتی هەندێک شت کە ملاحەزەم کردووە هەستم کردووە و کەسانە فعلەن کردەکانیان چاک نین کە دۆستەکانیان باسییان دەکەن ئەوانە کردەکانیان چاکن کە دوژمنەکانیش ناتوانن بڵێن خراپن ئەوانە کە لە بەرامبەریان هەن لە جەنگا ناتوانن چی بکەن؟ ناتوانن ئەم کردەیە خراپ بکەن بۆچی چونکە لە خۆیان چییە؟ لە خۆیان چاکە وەکو وایە زێڕێک تۆ بیخەیتە ناو تێزابەوە کە بواری تاقیکردنەوەکەیە ئەو بدرەوشێتەوە لە جاتی ئەوەی تاریک دابێت وەکو ئەوی تر کە تاریک دادێ بەڵام کەسێک بێ بڵێ ئەوە هەر زیار نییە تاوان کاتێک کە ئەوەی دێ دەڵێ دەیەوێ وا ئەمە بنوێنێ کە ئەوە نییە ئەمە خۆی دەکەوێ نەک زێڕێتی زیارەکە بۆچی چونکە ئەو لە خۆیە زەمانی خۆی هەڵگرتووە لە کردەی ئاکاری شاوایە کردەی ئاکاری نات ئەگەر نواندنێکی خراپیشی بۆ بکرێ ئەو کردەیە لە خۆیە خراپ نابێ بۆچی چونکە کردەیەکی ڕاستەقینەیە و جەوهەرێکی هەیە لە ناو خۆیە دەیپارێزێ بەڵام ئەو کردەیەی
کە بۆ ئەوە کراوە چاک بنوێنێ ئەمە لەبەرەوەی جەوهەرەکەیتیانە چییە دەکرێت بە ئاسانیش هەڵوەشێتەوە و بە ئاسانی بە جۆرێکی تر بنوێنرێتەوە و کردەکە پێچوانە بکرێتەوە لەبەرەوە کردەیەکە لە خۆیان چاکە و لە پرۆسەی چاکبوون کەوتوێتەوە ئەو کردەیە جیاوازە لەو کردەیەی کە ئێمە کردومانە بۆ ئەوەی چاک بنوێنێ بۆی چاک ببیندین چاکبین جیاوازە لەوەی چاک ببیندین چاکبین جیاوازە لەوەی کە بە چاکمان بزانن بە چاکزانین ئاعتقادە وەهمە دەکرێت ئەمە شتێک بە چاک بزانین و کەچی دواتر خراپ دەردەچێ بەڵام شتێک کە لە خۆیدا چاک بوو ئەگەر ئێمە بە خراپیشی بزانین ئەو چاکیەکەی خۆی هەر ئاشکرا دەکا بە خراپزانینی ئێمە بۆ ئەو خراپ ناکە بەڵام بە چاکزانینی ئێمە بۆ شتێکی خراپ ئەو شتە ناتوانێت بکاتە چاک لەبەرەوە لە شوێنەکە هەر وەکو ئەوەی کە جەوەرەکەی ئاشکرا دەبێ و دەردەکەوێت ئەمەی تا ئێستا ئێمە وامان زانیوە بە چاکمان زانیوە و خراپ دەرچووە بەڵام ئەوەی لە خۆیدا چاکە ئیمکان نییە ئەمە ڕوو بداتایە ئەگەر ئێمە بە خراپیشی بزانین ئەمە ئێتوا بزانم ئەساسەکە ڕۆشنە ئەم ئەساسە لە لامان بوو ئێتر لەو نمونەی کانت کە دەیەنێتەوە تێدەگەین جا ئێستا دەچینە سەر نمونەکەی کانت بۆتان دەخوێنمەوە نمونەیەکی وردە دەکرێت شتانێکەیە بۆمان ڕۆشن بکاتەوە ئەو ئەساسی کە پێشتر بۆیەوەم باس کرد تاوان لەسەرەوە پێشتر پەرەگرافەکەم خوێندەوە لە وانەکەی پێشوو کە باسی جیاکردنەوەی ئەو جۆرە لە ئەڵسوکەوت دەکا کە خۆی وەکو ئەڵسوکەوتێکی ئاکاری نیشان دەدا بەڵام چی نییە ویستی چاکە لە پشتەوە نییە یعنی وەکو کردەیەکی ئاکاری خۆی دەنوێنێ نەک کردەیەکی ئاکاریە کردەی ئاکاری ئەبێ جەوهەرێکی هەبێ بەڵام ئەم کردەکە ئەو جەوهەرەی نییە ئەو ئەساسەی نییە لەوێوە نهاتووە کە کردە ئاکاریەکە دێت ئەوێوە کوێیە ئەو ناوی دەنێ بەرپرسیارەتی کانت ئەوە تا دەڵێ لەگەڵ کە باسی ئەو جۆرە لە کردە دەکا ئەمەیان تەبەن سەختە جیاکردنەوەی ئەوانەی کە دژی ئێمە هەموو کەسێک دەیان بینێ کە دژی بەرپرسیارەتین وەکو وتمان دزیکردن شتێکە تۆن ڕوون و ئاشکرایە هەرچەند ئەمەش من بەڕاستی هەست دەکەم شتانێک لە مەوزوعشا هەیە بەس من لێرە باسی ناکەم دەکرێت ئەگەر بە شوێن ئەمە بڕۆی دەتوانی فەحسی ئەوەش بکەی ئەوەی کە وا دیارە ئەوەی وا دیارە کە لە نابەرپرسیارەتیەوە هاتووە کێت دەڵێ لە بەرپرسیارەتیەوە نهاتووە یعنی بەو معنایە کە ئێمە شتێک وەکو دزی خۆی نیشانی ئێمە دەدا ئایا بەمە ئەوە دزیە ئایا ئەوەی لە پشتێتی ئەو دافعەیە ئەمە طبعاً کان دەڵێ کان دەیەوێت چی بکات دەیەوێت ئەم شتانە لادا بۆەوەی بمان باتە شوێنێک لە شوێنێکی منتیقەیەکی زۆر ڕۆشنە چیمان بۆ بکە ویستی چاکەمان بۆ ڕۆشن کاتەوە جا ئەوەتە نمونونەکە لێرە لەسەر چییە نمونونەکە لەبارەی ئەوەیە ئەوەی کە خۆی وەکو چاک نیشان دەدا کە لە بەرپرسیارەتیەوە هاتووە کەچی لە بەرپرسیارەتیەوە نهاتووە ئەوەتەوە نمونونەکەیە ئەوەی بۆ فرۆشیارێک یەک دەگرێتەوە لەگەڵ بەرپرسیارەتیدا ئەوەیە کە نرخی شتۆمەکەکانی بۆ ئەو کڕیارانە بەرز نەکاتەوە کە ئاگاداری نرخەکانیان نین ئەوەش ئاشکرایە کە فرۆشیاری زیرەک کاتێک شتومەکەکانی بازاریان گەرم دەبێت لەوە دوور دەکەوێتەوە کە نرخی شتومەکەکانی بەرز بکاتەوە بەڵکو هەوڵ دەدا بۆ هەمووان بە هەمان نرخ بفرۆشێت تا منداڵێکیش کە نرخەکان لە یەکتر گیان ناکاتەوە بتوانێت بە هەمان ئەو نرخە شتومەکەکانی بکرێت کە خەڵکێکی تر دەیکرێت
ڕاستە لێرەدا تامان لێرە منداڵ دێنێتەوە بەو مانایی کە منداڵ نازانێ نرخ چییە، یعنی بۆ ئەوەی کە شارەزای نرخیشەوە ئەوەی کە شارەزای نرخ نییە ئەم نرخەکە ناگۆڕێ بەرامبەریان. ڕاستە لێرەدا ئەم کڕیارە بە ئەمانەتەوە مامەڵە دەکات و نرخ ناگۆڕێت، بەڵام ئەم مامەڵە ڕاستە هەرگیز بەتەنها بەز نییە بۆ ئەوەی وا بیر بکەینەوە ئەو ڕێڕەوەی کام فرۆشیارێک گرتوویەتیە بەر لەوەیە کە ئیمان بە بەرپرسیارەتی و بنەماکانی بەرپرسیارەتی ئیمانی هەیە لە ئیمان بە بەرپرسیارەتی و بنەماکانی بەرپرسیارەتیەوە هاتووە بە ئاوای لەکەین، چونکە ئەوەی وای کردووە لە نرخی فرۆشراوەکانیدا ئەمانەت پارێز بێت بەرژەوەندیەکەی خواستوویەتی نەک ئیمانی بە بەرپرسیارەتی. مرۆڤ ناتوانێەوە بیر لە حاڵەتی ئەم فرۆشیارە بکاتەوە لەبەر ئەوەیە کە شعورێکی ڕاستە و خۆی بەرامبەر بە کڕیارەکانی هەیە و فەرق و جیاوازی لە نێوانیان ناناکە، بۆیە نرخی شتومەکەکان کانی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر و لە بارودۆخێکەوە بە بارودۆخێکی تر یاری پێ ناکات و بۆ هەمویان بە هەمان نرخ مامەڵە دەکات. بەڵکو ئەوە ڕوون و ئاشکرایە ئەوەی وای کردووە ئەم فرۆشیارە بە ئەمانەتەوە مامەڵە لەگەڵ کڕیارەکانی بکە تەنها بەرژەوەندی خۆیەتی. تەمان نمونونەکە لە ئینەکە گەڕین تێکستەکە هەراوە خۆمان باسی کەینەوە بۆی ڕۆشنتر بێت. فرۆشیارێکمان هەیە لەم بازاڕەی ئێمە کە لێرە شتی تا دەفرۆشێت. ئەم فرۆشیارە کاتێک پێداویستی بۆ شتێک تەبەن لە حەزتان کردووە کاتێک پێداویستی بۆ شتێک بەرز دەبێتەوە مشتری زۆر دەبێت یەکسەر دوکاندارەکان سیاری ئەو شتە بەرز دەکەنەوە، ینی بە پێی حاجە ئێستا بۆتە هینێکی ینی ڕەوایە، ینی بۆتە یاسایەکی اقتصادی تۆ ئەگەر بزانن چۆنە ئەمەی کە خۆی نائەخلاقیە هەر خۆی لە خۆیان بۆتە چی یاسایەکی ڕەوایەتیەکی وەرگرتووە. ڕەوایە تۆ وا بکەیت، ڕەوایە ئەگەر هاتوو تەڵەب لەسەر کاڵا زیادی کرد تۆ کاڵا ساری کاڵا بەرزکەیتەوە. دابنێ لێرە کەسێک هەیە تەڵەب لەسەر کاڵا بەرز دەبێتەوە بەڵام ئەو کاڵاکانی نرخی کاڵاکانی بەرز ناکاتەوە. ئەمە یەک ینی زروفی تەڵەب دەگۆڕێت داوا دەگۆڕێت ئەو نرخ ناگۆڕێت، یعنی بەو نرخە دەیفرۆشێت کاتێک کە کڕیوەتی نرخێک بە قەدەر مانوبوونی خۆی خستووەتە سەری بەو نرخە دەیفرۆشێتەوە بە خەڵکەکە لە کاتێکە لە دەوروبەرەکەیە کاتێک تەڵەب لەسەر کاڵاکە زیاد دەبێ ئەو نرخە ئەوان بەرزی دەکەنەوە. جگە لەوەش ئەم فرۆشیارە کاتێک کەسێک دەچێتە لای بە زمانەینەکەی خۆمان نایخەڵەتێنێ بەو زمانە شعبێک کە هەمانە نایخەڵەتێنە ینی چی؟ ینی پارێزگاری لە نرخەکە دەکا، لە کاتێکا نرخەکە و لای خۆیەتی دەتوانێت چی بکە دەستکاری بکە، ینی نرخ گۆڕکێن ناکە و هیچ زروفێک وای لێ ناکا کە چی بکە ئەم نرخە بگۆڕێت. ئەم کابرایە کاتێک ئێمە دەیبینین سەیری دەکەین دەڵێن ئەمە کەسێکی چاکە و کەسێکە ئەمە لە چاکیەوە لە چاکی خۆیەتی نامان خەڵەتێنێ، ئەوە خۆی چاکە بۆیە نامان خەڵەتێنێ. بەڵام کاتێک ورد دەبینەوە سیر دەکەین ئەم کابرایە قازانج لەوانی تر زۆرتر دەکات کە کاڵاکە بەرز دەکەنەوە. بۆچی؟ چونکە زۆرتر دەفرۆشێت. کاتێک ئەمە دەبینین دەرگ بە شتێک دەکەین هەست دەکەین لێرە دەڵێ فرۆشیاری زیرەک لە کاتی زۆربوونی تەلەبا چی ناکە؟ نرخ بەرز ناکاتەوە. یعنی کەواتەمە لە چیەوەیە؟ لە زیرەکیەوەیە، نەک لە بەرپرسیارەتی بەرامبەر بەو خەڵکەی کە شتەکەیان پێدەفرۆشیە. یعنی لەوەوە نییە کە ئەو دەیەوێت لە خۆیان چاک بێ ئەگەر کەسیشی لێ نەبێت، ئەگەر هیچیش نەفرۆشیە یا ئەگەر خەڵکێکی زۆر بێن لێ بکڕن، ئەو بیلەوە ناکاتەوە چی بکە بۆ ئەوەی خەڵکێکی زۆر کاڵاکەی بکڕن بۆ ئەوەی قازانجێکی زۆر بکە. نە، ئەم نرخەی واداناوە ئەگەر زەرەر بکە، ئەگەر کاڵاکەی نەفرۆشیێ، ئەگەر فلان نەکرێ، ئەو هەر ئەو نرخە وەکو ئەمانەتێک
دەپارێزێ لێرە ئەو کەسە فرۆشیار نییە لە ڕاستیە ئەمانەت پارێزە ئەمەی کە کەوتوەتە دەستی وەکو ئەمانەتێکە و ئەمەی کە ئەو پارەی کە لە وەری دەگرێ ینی بۆ پاراستنی ئەمانەتەکەیە وانە بۆی بتوانێت ئەمانەتەکە بگەیەنێ لێرە بازار تەحول دەکا بۆچی بازار لە بازارێکە لەسەر سوودمەندی وەستاوە ئەگەر فرۆشیەکانی ئەوا بن دەبێتە بازارێکی ئاکاری لێرە ئاکار دێتە ناو بازارەوە ئەو کاتە ئەوەی مەوزوعە ئەوەیە لە ناو کردەکە ئەوەیە کە ئاکاریە نەک ئەوەی کە بازاری و ڕەتی بە سوودەوە هەیە و ئەوەی ئاکاریە کە دەکرێت ئەبارەت لە ئەمانەت پارێزیەکە ئەگەر ئەمەت پاراست ئەمە ئامانجی یەکەمە کە ئامانجی عەقڵە کە دڵت ڕازی دەکا ئەوەیە هەکان دەڵێ ئەگەر ئامانجی یەکەمت تۆ توانی جێبەجێ بکەی ئەوە ئامانجی دووەمیش دەکرێ وەدی بێت وە دەشکرێ وەدینێ ینی دەکرێ ئەم کەسە چی بکە کەس شتی لا نەکرێ و هەر بەڕاستیش ئەگەر بێت و یەکێک بچێ دەمە تاقیکاتەوە لە بازارە ئەگەر کەسێک ئاوا ئاکاریانە مامەڵە بکە تەسەور ناکەم بتوانێ فرۆشت و کڕین بکات لە بازارێکی وەکو ئێرە وەکو ئەوەی کە ئێستا هەیە کە هەمووی لەسەر چی بەندە لەسەر ئەوە بەندە چۆن من ئەم شتە وا لێ بکەم تۆ وا بیبینی ئێستا زمان چییە هین بازار چییە جۆرێکە لە زمانزانی و جۆرێکە لە سەحرکردن لە بەرامبەر یعنی چی یعنی گۆڕینی ئەم کاڵایە بۆ کاڵایەکی تر تاوەکو کەسەکە سیارێکی زیاتری پێ بدە چۆن من وا بکەم لە کاڵاکان وا بنوێنن کە چاکن کە چاکن ئەمە ژەر چییە ئەمە ژەر دەچێتەوە ناو سیستەمی خۆ نواندنەکە ئەوەی کە تۆ وا دەنوێنی چاکی بەڵام لە خۆ تا چاک نییە لەبەرەوە ئەم مۆزوعی نواندنە تەسەورکەن بزانن نەگەل لە ژیانمانە ئێمە دەمانەوێت چاک ببیندین لە ناو بازارەکانیشمانە ئێمە وا لە کاڵەکانمان دەکەین چاک ببینێن لە کاتێکا ئێمە دەزانین لە خۆیان ناچینین چاک نین ئەلێرە کاتێک ئێمە سەیری ئەم کردەیە دەکەین ئەم فرۆشیارە دواتر بیر دەکەینەوە باشە ئەمە سێر دەکەین لە شوێنێکی ترەوە ئەمەی کردووە لەوەوە کردوویەتی کاتێک کە ئاوا دەفرۆشێت نرخ ناگۆڕێت مشتریەکی زیاتریە سقەیەکی زیاتر پێیا دەکا چی دەکا قازانج دەکا بەڵام ئەگەر بێت و ئەم فرۆشیارە کە لەو مۆزوعەوە ئیشەکەی کردووە لەوەوە کە عینەکانی زۆرن مشتری زۆر دەبێ ئەگەر بیبینە شوێنەکە ئاوا بێ کاتێکە کام کەسە نرخەکانی ئاواداناوە خەڵکەکە ئاوا ببینێ بۆیە نرخەکەی کەمە کەواتە شتەکەی خراپە ئەمە وا بکە شت نەفرۆشرێت ئەم کابرایە ئەم کەسە چی دەکا حتمان ئەم کەسە سیستەمی کڕین و فرۆشتنەکەی چی دەکا دەگۆڕێ ئەو کاتە بۆچی چونکە بەو تەریقە چی ناکە قازانج ناکە بەو تەریقە ناتوانێت مشتری زۆرتر دەستخا لەبەر ئەوە لەم دەوروبەرە کە خەڵکێک شتەکان دەکڕن دەبێ تۆ نرخەکەت لەگەڵ تەڵەبی ئەوانە بگۆڕی ئەگەر نەیگۆڕی ئەگەر نرخەکەت بەرز نەکەیتەوە مشتریەکان شتەکەت بەخراپ دەبینن هەزەکەن ئەم شتە باش نییە بۆیە ئاوا بارزان دەیدا شتێکی ترە ینی هینەکەی ئەوە نییە کە بۆیە هەرزانە وەکو دوکانەکەی پاڵی نییە لەبەرەوەی خراپە بۆیە نرخەکەی ئاوایە نەک لەوەوە کە ئەمە نرخەکەی خۆیەتی کاتێک مشتریەکان ئەم دوکان دارە ئەم فرۆشیارە ئێمە دەخەینە ناو کۆمەڵی مشتریەوە ناو بازارێک کە مشتریەکانی ئاوا بیر دەکەنەوە لە کاڵاکان حتمان ئەگەر لێرە ئەم کەسە بۆ قازانج کردبێتی بۆ کردبێتی کە مشتری زۆر بێت و سقە پێیاکە کاتێک دەیبینە ئەوێ نرخەکانی ناگۆڕێت زەرەر دەکا مشتریەکانی دەدۆڕێنێ ئەو کاتە ئەم کەسە واز لەوە دێنە یانە کە پێشتر کردوێتی ئایا ئەویش دەست ناکا بە دەستکاریکردنی نرخەکان ئایا ئەو نرخ پارێزیی کە لەوێ کردوێتی نرخ گۆڕکەی نەکردووە یاری بە نرخ نەکردووە لێرە کاتێک کە لەوێ بۆ ئەوە نرخەکەی نەگۆڕیوە تا مشتری زۆر بێ کاتێک ئێمە دەوروبەرەکەی دەگۆڕین سیاقەکەی دەگۆڕین جۆرێک لە مشتری دێتە پێشەوە کە نرخ نەگۆڕین لە لای چییە تەسیر دەکاتە سەر کاڵاکە وا لێ دەکات بەخراپ ببیندێ ئەو کاتە نایکڕن کە نەیان کڕی ئەو کاتە و چی دەکا ئەو کاتە ناچارە چی بکە یا دوکانەکەی داخە یا دەبێت چی بکە یا دەبێ ئەویش بەرەبەرە دەستکاری نرخەکان بکە ئەو کاتە دەستکاری نرخەکانی کریانی چی
یانی لە مەسلحەتەوە ئەو کردەیە کردووە بەڵام ئەگەر بێت و کەسێک لە بەرپرسیارەتیەوە ئەمەی کردبێ و بکەوێتە دەوروبەرێکی ئاواش ئەو چی دەکا ئەو لە باشترین حاڵەتە دوکانەکەی دادەخا بۆچی چونکە قبول ناکا کە خیانەت لەو ئەمانەتە بکە و ئەمە کەس چاوی کەسیشی بەسەرەوە نییە ئەمە لە باشترین حاڵا چی دەکا دەکەوێتە خۆی دەکەوێتە ناو ژیانێکی سەختەوە بەڵام نایە لەویا خیانەت لە ئەمانەت بکە لەبەرەوە ئێمە ئەم نمونەی کە کان تێناوێتەوە دەکرێت ئێمە فرۆشیارەکە بەرینە بوارێکی تر لەو بوارە دەکرێت تا حەدێک شتێکەیە بۆمان ڕۆشن بێتەوە کە ئەم کابرایە لەکوێوەیە ئاوا ئەم نرخانە ناگۆڕێت بەڵام لێرەشە دەکرێت کاتێک ئەم کەسە ئەم نرخە دوکانەکەی دادەخات لەوانەیە سەبەبێکی تر هەبێت ئەو سەبەبە نەبێت کە مۆزوعەکە ئەمانەت پارێزیە لەبەرەوە لێرەشا تووشی چی دەبین هێشتا تووشی ئەوە دەبین کە ئێمە سەبەبەکەمان لێوە دیار نییە ئەمە دەچێتە خانەی چیەوە زانینی ئایا ئێمە دەتوانین کردەیەک بزانین ئەخلاقییانە ئەی باشە بۆچی بزانین کردەیەک ئەخلاقییانە تەبەن ئەو کردانە تۆ بە شوێنیانە دەڕۆی کە دەتوێت بزانی وایە یاوانیە کە تۆ لە پەیوەندێکی پراگماتیکی لەگەڵیە ئەو کەسێک کە داوای ئەوە دەکا بزانێ ئەم کردەیە ئەخلاقیە یا کردێکە ئەخلاقی نییە بیلەوە ناکاتەوە لە خۆیە ئایا ئەمەی لەبەرچی کردووە تۆ لە خۆتا دەزانی لەبەرچیت کردووە هەر کەسە لە خۆیە ئەم دوکاندارە لێرە کە دوکانەکەی دادەخا لە خۆیان دەزانێت لەبەرەوە دایخستووە چونکە ناتوانێت خیانەت لە ئەمانەت بکە یا لەبەرەوە دایخستووە کەسپێکی تری دەستکەوتووە ئەمە خۆی لە خۆیان دەزانێت بەڵام بۆ ئێمە ئاشکرا و ڕوون نییە یعنی چی؟ یعنی لە خۆیان دەردەکەوێت تەبان یەکێک لەو شتانەی کە لەبارەی کانتەوە دێڵێن کان دەڵێ لەبارەی شتەکانەوە تەمان قسە دەکات نەک لەبارەی ئینسانەوە دەڵێ شت لە خۆیان ناتوانین دەرکی پێ بکەین تاوان دوای ئەو هیگڵ دێ هیگڵ نەقدی کان دەکا لەوێوە کە خۆی شت ینی شتێک بوونی لە خۆیان ئاشکرا دەکرێت دەرکی پێ بکرێ ئەمە تاوان کێشەی نێوان کانت و هیگڵە ئەم دەرکردنە بەڵام کانت ڕاستە لەویە کە ئێمە ناتوانین بە دەرکردنێکی هەستەکی ئەسڵەن دەرک بەمە بکەین کە ئەو کردەیەکی ئاکاریە یانە یعنی لە دەرەوەکو بابەت بۆچی چونکە وتمان ئەمە ناکەوێتە ناو منتیقەیەوە هەستەکیەوە بەڵام ئێمە لە خۆمانە دەرک بەوە دەکەین ئەو کردەیەمان ئاوایە یا ئاوانیە یعنی ئێمە لە خۆمانە ئەوەی کە کردەکە ئەنجام دەدا لە خۆیان دەزانێ ڕاستە بۆ یەکێکی تر نازانێ بەڵام بۆ خۆی لە خۆیان دەزانێ لە خۆیان ئەو جیازە هەیە کە فەحسی کردەکەی خۆی بکاتەوە بووی ئایا لەوە کردوێتی یانە ینی خۆی لە خۆیان دەتوانێ کردەکەی تاقیب بکاتەوە بزانێ لەوێوە کردوێتی یا سەبەبێکی تر بووە لەبەرەوە کردەی ئاکاری لە ناو کەسەکە خۆیان دەکرێت ئاشکرا بێ و بزانی کە کردەکە ئاکاریە کەسەکە خۆی بزانێ ئاکاریە یا ئاکاری نییە بەڵام بۆ دەرەوە ئەمە زانینی زەحمەتە وەکۆی کە ببینی بەڵام لە حاڵەتێکیشە کاتێک کە کۆمەلگایەکی لەو جۆرە دووز دەبێت کە تاکەکانی ئاوان هەر بە تەواوەتی ئەم کۆمەلگایەستی پێ دەکەی کۆمەلگایەکی جیاوازە لە کۆمەلگاکەی تر کە لەسەر چی دامەزراوە لەسەر کۆمەلگایەکی ئاکاری نییە ئەم کۆمەلگا ئاکاریە کە تاکەکانی ئاوان سیستەمی پەیوەندیەکان دەگۆڕێ هەموو شتەکان دەگۆڕێ لێرە لەبەر ئەوە لێرەوە تۆ دەتوانی لەناو ئەم کۆمەلگایە بە شکلە کولیەکەی دەرک بەوە بکەیت کە ئەم کۆمەلگایە ئەو کەسەکانی تاکەکانی ئەو کردانەی هەیانە لە چێوە لە بەرپرسیارەتیەکەوە ئەنجامی دەدەن نەک لە سوود خوازیەکەوە یعنی بە معنایەکی تر وەکو کردەیەکی تاک کە لە تاکە کەسێکا دەردەکەوێ ئەمە چییە؟ ئەمە زەحمەتە دەرکی پێ بکرێ بەڵام ئەگەر هاتوو
زەمینەیەکی ئاکاری کۆیی دەستە جەمعیە بوو ئەو کاتە ئەوە خۆی دەبێتە شوێنی تاقیگەی چی کردەی ئاکاری و کردەی نەئاکاری لەبەرەوەی ئەوەی لە مەسلحەتەوە دەیکا ناتوانێت لەناو ئەو کۆمەلگایە چی بکە بگات بۆ ئامانجەی کە خۆی دەیەوێت ناچار چی دەکا دەبێت بچێتە ئەو کۆمەلگایی کە بازارەکەی ئەوە لەبەرەوە لێرەدا کۆمەلگاکە دەبێتە چی دەبێتە بواری تاقیکردنەوەی کردەی ئاکاری جا بۆ ئەوەی ئێمە بزانین کردەیەک ئاکاریە یا ئاکاری نییە دەبێ چیمانە بێت دەبێت کۆمەلگایەکی ئاکاریمانە بێت کە کۆمەلگایەکی ئاکاریە بوو کۆمەلگا ئاکاریەکە فەزای کۆمەلگای ئاکاریەکە دەبێتە بوار بۆ ئەوەی کە کەسێک دێتە ناو ئەم کۆمەلگایەوە کردەکەی ئەو کردەیە کە دەیکە ئاشکرا بێت کە ئاکاریە یا ئاکاری نییە یا بە معنایەکی تر کاتێ دێتە ناو ئەم کۆمەلگایە ناتوانێت دانیشێ بۆچی ناتوانێت ئامانجەکانی خۆی وەدی بێنێ ناتوانێت ئەوەی کە دەیەوێ لە شوێنێکی تر پێی دەگاکە کۆمەلگاکە ئاکاری نییە پیشەیە بێ لێرە پێ بگە نەگەدا ئامانجەکانی خۆی بەڵام ئەوانەی کە ئامانجەکەیان ئاکاریە لێرە دەگەن بەچی ئامانجەکەی خۆی لەبەرەوە بە تەبیعی ئەوەی کە لە بەرپرسیارەتی ئاکارەکەەوە لە ویستی چاکەوە کردەکانی ناکاو دێتام کۆمەلگایە چ کەسێکی چییە کەسێکی غەریبە بە کۆمەلگاکە هەر خۆی لە خۆیان هەست بە خۆی دەکات و کۆمەلگاکە ئەو کۆمەلگایە و پەیوەندیانێک کە هەیە ئەو سیستەمە هەر وەکو شتێکی غەریب لە ناو جسمەکە خۆی فڕێ دەداتە دەرێ و ئەویش خۆی دەچێتە دەرەوەی کۆمەلگاکە چونکە تەحەملی کۆمەلگا ئاکاریەکە ناکا ئەو هەر شتێک بکە لەگەڵ ئەوانی ترا یەک نایەتەوە لەگەڵ ئەو کردانە ئەم وێ کاتنەوەش نەبێت چی نییە ئەو قازانج ناکا ئەو قازانجێکە دەوێ بیکە لەبەرەوە ناچارە چی بکە کۆمەلگاکە جێبێڵێ و من ئەستم دەکەمەوە زۆر بە شوێنەوە دەڕۆشتن چۆن ئەم کردەیە ئاشکرا بێت و منیش لە ڕاستیا دەمزانی ئەمە پرسیاری هەر سەرەتای کۆرسەکەیە هەر لە سەرەتاوی ئەوە ئەم پرسیارتان بووە بەڵام من بۆ خۆشم ئێستا لەگەڵەوە دەرکم پێکرد کە زەمینەی دەرکەوتنی کردەکە ئاشکابوونی کردەکە ئیلانا دەبێت چیە بێت دەبێت کۆمەلگا ئاکاریەکە هەبێ بەداخەوە کانت دەرکی بەم مەسەلەیە نەکردووە لەبەرەوە مۆزوعەکەی دوور خستووەتەوە لەوەی کە ئەو کردەیە دەکرێت ئێمە بزانین کردەیەکی ئاکاریە یا نەزانین لەبەرەوە بواری تاقیکردنەوەی کردەکە چییە ئەو کۆمەلگای ئاکاریەیە کە کانت دواتر ناوی دەنێت لەم کتێبە مەملەکەتی ئامانجەکان ئەوە نمونەی یەکەم نمونەی دووەم ماوە نمونەی دووەم لێرە دەبێت سەیریکەم نمونەی دووەم تقریبان لە باسکردنی نمونەی یەکەماوە بزانم ڕۆشنم کردووەتەوە دواتر خۆتان نمونەی دووەم لێ ڕامێنن باشتر دەتوانن لەلاتان ڕۆشن دەبێتەوە ئەوە نمونەی دووەمتان بۆ دەخوێنمەوە لای خۆشتان هەیە ئەڵێ نمونەیەکی ترەیە بە پێچەوانەی نمونونەکەی سەرەوەیە سەرچاوە لە بەرپرسیارەتیەوە دەگرێت ئەوەی سەرەوەی فرۆشیارەکە ئاوا گریمانەکراوە کە فرۆشیارەکە لەکوێوەیە لەوەیە کە قازانج دەکا مشتری زۆر دەبێ وەکو فۆکۆیامە دەڵێ بازار لەسەر سیقە دامەزراوە سیقە ئەساسی اقتصادە تەبەن ئەمە ئەم مەبدەئەیە ئەم مەبدەی سیقەیە کە لێرە فرۆشیارەکە دروستی دەکات بەڵام بۆچی بۆ قازانج بۆ فراوانکردنی بازار نەگرەوەیە کە چییە ئەمە کەسێکی ئەمانەت پارێزە نمونەیەکی ترەیە بە پێچەوانەی ئەم نمونەی سەرەوە لە لای کانت پێی وایە لەم نمونە ئەو کەسەی کە دەردەکەوێ کردەکەی کردەیەکی ئاکاریە تەوا نمونەکە ئەوەیە مانەوەی مرۆڤ بەرپرسیارەتیەکی ئاکاری مانەوەی مرۆڤ بەرپرسیارەتیەکی ئاکاریە و لە ئەستۆیدایە کاتێک هەوڵ دەدات بۆ ئەوەی لە ژیاندا بمێنێتەوە ببورن مرۆڤ بەرپرسیارەتیەکی ئاکاری لە ئەستۆدایە کاتێک هەوڵ دەدا بۆ ئەوەی لە ژیاندا بمێنێتەوە یعنی لە ژیاندامانەوە چییە بەرپرسیارەتیەکی
ئاکاریە جگەل لەوەی کە ئەمە بەرپرسیارەتێکی ئاکاریە هەموو مرۆڤێک بەبێ جیاوازی بە شێوەیەکی ڕاستەوخۆ مەیلی بۆمانەوە لە ژیاندایە یعنی هەمومان حەز دەکەین مەیلمانەیە بۆەوەی لە ژیانە بمێنینەوە حەز بەوە دەکەین بمێنینەوە حەز بەوە ناکەین بمرین مەیلمان هەیە بۆچی بۆمانەوە ئەڵێ لە کاتێکە مانەوە لە ژیانە چییە بەرپرسیارەتیە بەڵام هەمووشمان حەزمان لێیە بمێنینەوە بەڵام ئایا هەرەمومان لە بەرپرسیارەتیەوە دەمانەوێت بمێنینەوە یا سەبەبی ترەیە بۆ ئەوەی وا لە ئێمە دەکا ئێمە بیل لەوە بکەینەوە بمێنینەوە بورن بەڵام ئەو خەمەی کە زۆرینەی خەڵک بۆمانەوە لە ژیانەتی باکەی لە خۆیدا نییە ئەو بەڵگەنەویستەی کە پشتی پێبەستراوە هیچ ناوەڕۆکێکی ئاکاری نییە یعنی زۆربەی خەڵک لەوێوە دیفاع لە مانەوەی خۆی ناکا و خۆپارێزی ناکا ینی مانەوەی لە ناو ژیان ناکا ناوەڕۆکێکی ئاکاری بێ یعنی چی ینی لە بەرپرسیارەتی ئاکاریەکەەوە بێت بەڵکو ئەسبابی تری هەیە وای لێ کردووەکە بیلەوە بکە بمێنێتەوە ئێستا ئەمە دەزانین لە حیواناتیشە هەڵدان بۆمانەوە هەیە لە زیندەوەرەکانیشە هەیە لە زیندەوەرەکانە ئامانجەکە ئامانجی کی سروشتیە علاقەی بە ئەخلاقەوە نییە دەکرێت مرۆڤەکانیش وەکو زیندەوەرەکان لە ینی هینە سروشتەکەیانەوە دافع سروشتەکەیان غەریزیەکەیان وایان لێک وای لەوان کردبێ زۆرینەی خەڵک حەز لەمانەوە بکەن وەکو چۆن حیوانێک هەر زیندەوەرێکی تر حەز بەمانەوە دەکا کاتێک لەمەوە بوو ینی چی ینی لە منتیقە ئاکاریەکەەوە نییە ئەو منتیقە مرۆیە کە باسمان کرد ینی لە بوونە مرۆییانەکەی مرۆڤەوە نییە ینی ئەمانەوەیە لە پێناو چیانە لە پێناو ئەو ئامانجانیە کە بوونە مرۆییانەکەی مرۆڤەکەیەتی بوونە مرۆڤانەکەی مرۆڤەکە ئەمە لە پێناو ئەو ئامانجایە کە بوونە حیوانیەکەی مرۆڤەکە هەیەی کە لە پێناو ئەو ئامانجا بوو بوونە حیوانەکەی مرۆڤەکە هەیبێ ینی چی ینی لە بەرپرسیارەتێکی ئاکاریەوە نیە بۆچی چونکە بەرپرسیارەتی ئاکاری دەکەوێتە ناو بوونە مرۆڤانەکەی مرۆڤەوە ینی دەکەوێتە ناو منتیقە عەقڵیەکەوە کە ئامانجێکی عەقلیە نەک ئامانجێکی غەریزی اینجا دەڵێ چی ڕاستە زۆرێک لە خەڵکی پارێزگاری لە ژیان و مانەوەیان دەکەن ئەمە ژوێک دێتەوە لەگەڵ بەرپرسیارەتی مانەوەیان لە ژیاندا خەڵک ئەمە دەکەن کە بمێنەوە ئەمە لەگەڵ بەرپرسیارەتیەکە کردنەکەیان چییە یەک دەگرێتەوە وەکو ینی کردەکە هەمان ئەو کردەیە کە کەسێکی تر لە بەرپرسیارەتیەوە بیکە هەمان کردەیە کردەکە وەک کردەکان وەک یەکن لە شکڵا لە فۆرما بەڵام ئایا ناوەڕۆکەکەیان یەکە ئەمەیان دەمێنێتەوە لە بەرپرسیارەتی بەرامبەر بەو بەمانەوەی دەمێنێتەوە لەگەڵ مانەوەی بوونە مرۆیەکەی تەمان ئەمە مانەوە نیە لە ڕاستیا لێرە مرۆڤ بەرگری لە مانەوەی خۆی دەکات تاوەکو ئەوەی لە ناویە مرۆیە بێتە ئاراوە بێتە بوون بۆچی چونکە لە ڕێگەی ئەوەی کە حیوانیە نەمێنێ ئەوە بوونە مرۆیەکە کە لە مرۆڤ هەیە خۆی ئاشکرا ناکە لەبەرەوە بوونە مرۆیەکە لە ڕێگەی بوونە حیوانیەکەوە چی دەکا بوونی خۆی ئاشکرا دەکات جا لێرەوە کاتێک لەم بوونە مرۆیەکەوە ئەمە ناپارێزیە ینی ژیانی خۆت دەپارێزی شتێکە لە بوونە حیوانیەکەوە ژیانی خۆت پارێزی شتێکی ترە ئەو کاتە لێرە پاراستنی بوونی خۆت خۆشگوزەرانی تەحکومی پێ ناکە ئەو کاتە ئەم جۆرە لە کەس کە ئامانج لە بەرپرسیارەتیەوەی هەرگیز لە خراپترین حاڵەتی خۆیان خۆی ناکوژێ خۆی تەواو ناکات بەڵام کاتێک کە لە خۆشگوزەرانیەوە بوو کەسێک گەستی کرد خۆشگوزەران نییە و ئیتر ئەمە حاڵەتێکی نەفسی بۆ دروست دەکات و لێرەوە خۆی دەکوژێ کۆتایی بە ژیانی خۆی دێنێ بۆچی چونکە حەزی بە ژیان نییە چونکە حەز دەکا ژیان هیچ خۆشیێکی تیان نییە ئەمە لە خۆشیەوە سێری ژیان دەکات نەک لە ئامانجە عەقڵیەکەوە کە باسمان کرد بەڵام کەسێک کە ئامانجە عەقڵیەکە ینی بوونە مرۆڤانەکەی لە ناو بوونە حیوانەکە بوونە حیوانەکەی بۆیە دێڵێتەوە تا بوونە مرۆڤانەکەی ئامانجەکەی خۆی وەدی بێنێ ئەمە لە خراپترین دۆخی خۆیە لە سەختترین حاڵەتی ژیانی خۆیە خۆی ناکوژێ بۆچی چونکە دەکرێت لەناو ئەو سەختیا بوونی ئەو وەدی بێت دەکرێت لەناو ئەو سەختی و مەرگا کە تایە دەژی ئەو لەو شوێنە ئەوەی کە دەبێ بوونی لێی بێتە دەرێ و دەبێ ببێت کردەیەکی ئاکاری لەوێەوە دەرکەوێت کە شتانێک هەیە
بە بۆنەی ئەم کردە ئاکاریەوە ینی لەسەر بوونیان لەسەر ئەم کردە ئاکاریە بەندە کە ئەو ئەنجامی دەدا. ئەڵێ ڕاستە زۆرێک لە خەڵکی پارێزگاری لە ژیان و مانەوەیان دەکەن و ئەمەش یەک دەگرێتەوە لەگەڵ بەرپرسیارەتی مانەوەیان لە ژیاندا، بەڵام ئەمە لە شعورکردنیانەوە نییە بەو بەرپرسیارەتیە. بەڵام لە لایەکی ترەوە کاتێک کەسێک نامەتیەکانی ژیان هەموو خۆشیەکی ژیانی لێ دەسێنێتەوە و کاتێک ئەم کەسە نائومێدە کە ڕۆحێکی بەهێزی هەیە زیاتر هەست بە تووڕەیی دەکات بەرام ئەم کەسە نائومێدە کە ڕۆحێکی بەهێزی هەیە زیاتر هەست بە تووڕەیی دەکات بەرامبەر ئەو چارە نووسە ناسازەی هەیەتی لەوەی کە هەست بە شەکست و سوکایەتی بکە. یعنی ئەم کەسە کاتێ دەکەوێتە ئەو وەزع سەختە و نەکبەتیەوە لەوێ وای ناکە ینی کێشەی لەگەڵەوەیە بۆ لەگەڵ چارە نووسە سەختەکە هەیە نەک لەوەوە کە سوکایەتی پێ دەکرێت خەڵک سوکایەتی پێ دەکا کە ئاوای لێ هاتووە زەلیل بووە خەڵک گاڵتەی پێ دەکاوە لەوە نیە چونکە ڕۆحی بەهێزە ئەم گاڵتەکردنە ئەو لەبەرەوەی بوونی خۆی لەوانی ترا نابینێتەوە و بوونی لەناو خۆیەتی ئەم شتانە نایشکێنن دەوروبەرەکە قودرەتی شکاندنی ئەمەی نییە لەبەرەوە لەوەوە نییە لە سوکایەوە نیە کە دەترسێت لە سوکایەتی کردن نا لەوەیە کە تووڕەیە لەوەی کە بۆچی چارەنووسی ئاوایە بۆچی بەڵام لە عینی کاتیشا چییە دەزانێت ئەمە چارەنووسی خۆیەتی دەبێ ڕازی بێ بەم چارەنووسەوە ئەمە چارەنووسی ئەوە هەر دەبێ ئاوا بێت بۆچی چونکە لەناو ئەم چارەنووسا بوونی ئەو ئاشکرا دەبێت. ئەوەی وای لێ دەکات پارێزگاری لە ژیانی بکات ئەڵێ هەست بە تووڕەیی دەکا بەرامبەر ئەو چارە نووسە ناسازەیەتی لەوەی کە هەست بە شکست و سوکایەتی بکە. ئەم کەسە لەگەڵ ئەوەشدا بەو حاڵەوە کە تەمەنای مردن دەکا کەچی پارێزگاری لە ژیانی خۆی دەکا بەبێ ئەوەی حەز لە ژیان بکات. ئەوەی وای لێ دەکات پارێزگاری لە ژیان بکە نەسەختیەکانی ژیانە نەخۆشیەکانیەتی لەم کاتەدا ئەو بنەمایەی کە ئەو ژیانی خۆی پێدەپارێزێ بەڵگەنەویستێکە هەڵگری ناوەڕۆکێکی ئاکاریە. دەستان خۆش.